بینەران و بیسەرانی ئێمە لە تەوەریەکەمدا لەگەڵتانین کە تەوەرێکی تایبەتە بۆ خواردنانەی کە لە پاییزدا گرنگە بخورن ئەو بەهاو ئەو پێکهاتانی کە گرنگە لەم خواردنانەدا هەبن و کۆمەڵێک ڕێنمایی بەسوود بۆی کە ئێمە ئەو خواردنانە هەڵبگرێنیان ئەوە تا پارێزگاری لە بکەین شێوازی خواردنەکەی بنمونە ئەم وەرزەوەرزی هەنارە هەندێکمان ڕەنگە بیکەین بە ڕوو بە هەنار ڕەنگێک بە شەربەتی بخۆین یا ئەو تا هەر میوەکە بەجیا بخۆین ئەم بێتگەلەی چەندی خواردنی ترمان هەیە ئێمە بووی کە بە دیاریکراوی پۆلێنێک بکەین و باسی خواردنەکانی پاییز بکەین و سوودەکانی چی میوانداری بەڕێز هاوڕاست قادرمان کرۆ توێژی کۆمەڵی ڕۆکناسان کە زیاتر گفتوگۆ دەکەین دەربارەی ئەو خواردنانی کە گرنگن سوودیان هەیە سڵاوت لەبێت کاکاوڕاست بەخێربەی سواز بۆ ئامادەبوونت سپاس دەکەم ماندوو نەبن لەشتان ساخ بێت با باسێک لە تایبەتمەندی خۆراکەکانی پاییز بکەین ئەو شتانی کە لە پاییزدا زیاتر ئەخورێ بە ناوی خی گەورە و میهرەبان دەستخۆشی بۆ جەنابتان و بەرنامەکەتان تەوەرەکەتان تۆرێکی گرنگە تا هاوڵاتیان بتوانن سوودێکی باش لە گفتوگۆکەمان ببینن بە تایبەت لە وەرزی پاییزدا کە لە هەر وەرزێکە خی گەورە خۆی کۆمەڵێک میوە کۆمەڵێک خۆراکی تایبەتی بۆ ئێمە دەستەبەر کردووە کە ئێمە بتوانین لەو وەرزەدا بۆ کۆمەڵێک نەخۆشی ئەو وەرزە سوودی لێ ببینین و هەر وەرزێکیش بە تایبەت کە یینە سەر پاییز و زستان تقریبن پاییز و زستان ئەتوانین بڵێن برای یەکن بەرەو سەرما ئەڕۆین ئەمە کۆمەڵێک میوە لە خۆ ئەگرێ کۆمەڵێک خۆراک لە خۆ ئەگرێ کە یارمەتی دەرێکی زۆر زۆر باشە بۆ پتەوکردنی جەستەمان و بتوانین سوودێکی باشی لێ ببینین گرنگی خواردنی خۆراکانە لە وەرزی خۆیدا ئەمە چ بەهایەکی هەیە بۆ ئێمە پێویستەکە زیاتر گرنگی بین بن خواردنانی کە وەرزی خۆیەتی چکەسە زانی لە بازارەکاندا هەموو جۆرێکی ترمان دەست ئەکەوێت بەڵام ڕەنگە لە وەرزی خۆیانە بێت پێم خۆشە هەمومان ئەم ڕاستیە بزانین هەموو میوەیەک هەموو سەوزەیەک هەر خواردنێک هی ئەو وەرزە بخۆین کە خۆی بە سروشتی ئەخڵقێت و خی گەورە مەسەڵەن پێی بەخشیوین کە دوێتێ دیارەک بۆ مرۆڤایەتی بۆ نمونە ئێمە میزاجمان هەیە لە خواردنەکانە تەبعی خۆراکەکانمان هەیە هەمانە مەسەڵەن میزاجی ساردا یاخۆ تەڕە هەمانە وشکە هەمانە گەرم میزاجە ئەو خواردنە تەبعێکی گەرمی هەیە مەسەڵەن چۆن لە هاوینە پێویستمان بە شووتە پێویستمان بە کاڵەکە بۆی لەشمان تەڕ بێتەوە بۆ ئەوەی کە فێنێک بێتەوە جەستەمان بێگومان لە وەرزە ساردەکانیشە پێویستیمان بە کۆمەڵێک خۆراکەیە کە ئەم خواردنانە ئەو کاریگەری هەیەە لە سەرمان گەرمکەرەوەیەکە بۆ لەش و بەخشینی وزە و تاقەیەکە تا بتوانین باشتر چالاکیەکانی ڕۆژانەمان بەڕێ بکەین و دووربین لە تەندروستیەکی خراپ یاخود نەخۆشیە پەتاوەرزیەکان کاک هاوڕاستبین پۆلەنێ بکەین سەرتا لە سەوزەکانەوە دەست پێ بکەین وەکو بزانین کۆمەڵێک سەوزەی تایبەتمەندمان هەیە لە وەرزی پاییزە بنمونە توورمان هەیە شێلممان هەیە کاکرێ بە تەڕەسا زووتەکانی لێ دروستەکرێت جا و هەیە وشکێکاتەوە هەیە بە تەڕیاڵێگرێ لە مجەمیدەیە بزانین کامیان زۆر بە سوودیان سوودەکانیان چین و کامیان زیاتر گرنگی پێ بدرێت لە وەرزەیە ئەگەر لە من بپرسی چۆن شتەکان هەڵبگرین لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر ڕەئی من وایە وشکردنەوە یەکێکە لە ڕێگا زۆر تەندروستەکان لە زەردکردن و لە بەفرگریش باشترە کە وشک بکرێتەوە و شێوازی وشکردنەوەش چەند جۆرێکمان هەیە ئەگەر بینە سەر خودی سەوزەکان تا گەڵاکان پێویستی بەوەیە کە لەبەر سێبەرا وشک بکرێتەوە و هەوایەکی باش لە هەردوو سێلاوی بە و ئەگەر بینە سەر میوەکان یاخود بەری دارەکە یاخود سەوزەکە یا هەر شتێک کە تۆ تەڕێکی زۆر لە خۆ ئەگرێ پێویستە لانی کەم ڕۆژێک لەبەر هەتاوە بیهێڵیتەوە بۆ لەسەر سەبەتەیەک بێت کە لە هەردوو دیەوە لە ژێر و لەسەری هەواڵی بات بۆ ئەوەی ئەو ئاوەزیایی هەیەی بە تیشکی خۆرەکە بڕوات ئەبێ ڕاستەوخۆ خۆرەکە لێبیان ئەوە تا بە لە سێبەرابێ ئاساییە ئەوەی کە تەڕە بۆ نمونە پرتەقاڵ تۆ تێ پرتەقاڵ وشەکەیتەوە ئەتوانی لە هەردوو دیوەوە لەبەر هەتاوە بە یەکەم ڕۆژ و دواتر بخەیتەوە بەر سێبەر و تاوە یاخود لیمۆ چونکە زۆر پێویستمان پێیەتی بە تایبەت بۆ وەرزی پاییز لە پرتەقاڵ زۆر زۆر زەرورین و لیمۆ زۆر زۆر زەرورین زەنجەفیل زۆر زەرورین
لەبەرەوەی ئەمانە هەڵگری زینکن هەڵگری ڤیتامین سین کە ئەمانەش یارمەتی دەرێکی زۆر زۆر باشە بۆ بەرزکردنەوەی مەناعی جەستەمان بەرگری جەستەمان بەهێزەکە. ئەگەر بینە سەر شێلم جگە لەوەی کە کەسانێک شەکریان هەبێ نەتوانن بیخۆن و کەسانێک کە غودەیان هەبێ غودەی دەرەقیان هەبێ با دوور بن لێی بە گشتی لە سەوزە زۆر تۆخ و گەڵاپانەکان هەر نابێ بیخۆنیان ئەو تا باشتر وایە هەر نەیخۆن. بە گشتی وەکوتر خەڵک ئەتوانێت ئاساییە بیخوات لە بەرەوەی کانزای زۆر زۆرتیایە لە پۆتاسیۆمەوە لە مەگنیسیۆمەوە، یعنی مادەیەکی زۆر زۆر باش و کاریگەرە بۆ ئەو کەسانی بە تایبەت ئێسکە نەرمەیان هەیە. سوودێکی زۆر زۆر باشی لێبینرێ هەم بە هەڵگرتنی بە شێوەی تەرەساز و ئامادەکردنی بۆ خۆراک بۆ ترخێنە بۆ خۆراک هەمیش خۆی کە لە وەرزی خۆیان بەکارەهێنرێت و ئاسایی ئەخورێ زۆر زۆر بەسوود. باش شێلم ئێمە ئەیکوڵێنین هەندێک جار کوڵاندنەکەی باشە یان ئەوتا بە شێوازی تر بخورێتە بۆ نمونە هەنێ جارەڵەن ئەگەر بمێنێتەوە کاریگەریکی خراپێ بێ بۆی ئەوە لێبنەی کە بیخۆیت و خۆی بە فعلی تەواوی خواردنەکان کە لێ ئەنرێ لەبەرەوەی تۆ کۆمەڵێک مادێکی تێکەڵەکەی بۆ نمونە شێلم تۆ هەر ئاوا بیکڵێنەوە بیخۆ ناخورێ ئەبێ دۆشاوی تێکەی ئەبێ شتێکی مەس ئەوەی کە تۆ دۆشاوەکەی لەگەڵا کوڵێنی یا هەندێک ماڵ هەیە شەکری تێکا یاچی چی ڕەنگە ئەمە پێکاتەکە بگۆڕێت بۆ جارێکتر ئەگەر توێ گەرمیکەیتەوە ئەگی ناوەکو خودی خواردنەکە خۆی تۆ گەر زەردی بکەی ئاساییە دەجاریش دوای ئەوە لێ بنرێتەوە. جا هەر بۆ خۆشیە هاڵن ترخێنە ئەوەی شتیایە ئەگەر بیبێ بۆ وڵاتێکی ڕەنگە بڵێمە ئەمە چی هەرسەری لێ دەرنەکەن لێ کۆڵینەوەی لەسەر بکەن بەڵام زۆر جار ئەوترێ لای خۆمان ئەگەر لە داگەور و باپیرەکانمانەوە بیست بێتمان کە زۆر زۆر سوودی هەیە بۆ پەتاو بۆ هەندێک نەخۆشی ئەمە چۆنە کاک هاوڕا؟ ئەوەی کە سێریکە گرنگیانی بەڕاستی ئێمە قەرزاری باو باپیرانمانی تۆ ترخێنی ئامادە کردووە ئەم ترخێنەیە کاتێککە لێن ڕێ شۆربایەکە کە لەش تەڕ ئەکاتەوە لە وشکی پاییزی پارێزە. ئەم شۆربایە هەڵگری کۆمەڵێک کانزای بەهێزە کە لە زستانە پیاوان پێویستیان پێی بووە کاتی خۆی داربڕین هەبووە چی هەبووە چی هەبووە لە زستانە وزە و تاقەیەکی زۆر زۆر باشتەیاتێ. باش ئەگەر ئەو کەسانەشی لە ماڵەوەن ئەو خاتونانی لە ماڵەوە کێشەی هەرسیان تووشە بێ ئەمەندە پڕە لە ڕیشاڵ کە ترخیانە بتوانرێت سوودێکی زۆر باش و کاریگەری هەبێ بۆ سەر ئاسانکردنی هەرس. لەبەرەوە زۆر لەوە زیاتر سوودی هەیە کە ئێستا ئێمە باسیەکەین. ترخێنە یەکێکە لە خواردنە زۆر زۆر باش و کاریگەرەکان لە وەرزی پاییزە. کاتە خۆتانی بۆ ئامادەکەن و حەزریکەن بەتەکیدی هەر کەسێ دەستوپلی ئامادەکردنی هەیە خۆی ئامادەکا بووی. ئەمە وەکو ترخێنە ئەگەر بینە سەر خواردنەکانی تر مەسەرەن تۆ گەنمونۆک ئەگەر گەنمونۆکێک ئامادە بکرێت لە وەرزی پاییزە یاخود زستانە ئەم گەنمونۆکە سەوزەی تێ بکرێ مەسەلەن کەوەرە یا کەرەوزە هەر شتێک لە سەوزەکان وشە کرابێتەوە تێکەڵی کردویان پۆنگەیە یاخود جاترە. بازم لێ خۆمان پێڵەن گەنمە کوتراوە کە بە شازە لێنێن بەسەر لە ڕەنگە لە ناوچەکانی تر ناوی تری هەبێ گەنمونۆکەکە و گەنمە کوتراوەکە یەکشتە ئەم دوان گرنگە گەنمونۆک پێکەوە لێنرێ و ئەکرێ بە شۆربایەک بە تێکەڵکردنی لەگەڵ جاترەیە. یعنی تۆ سێری علمی باو باپیرانمان کە و ئەمڕۆژ لەگەڵ زانستی سەردەما چۆن یەکەگرێتەوە. خۆی عادەتەن دانەوێڵەکان و خولیاتەکان بە گشتی تا ڕادەیەک لە 160 بۆ 70 خەڵک تووشی هەڵئاوسانی وەرگ و غازاتە بێ. ئەم بە جاترەکە تعدیلی ڕخۆڵی کردووە. کاتۆ کاریگەریە خراپی ناهێڵێ ئەو کاریگەری خراپی ناهێڵێ و لەگەڵەوەش دەستت گەرمەکاتەوە و بۆ پەتاوەرزیەکانیش کاریگەری خۆی هەیە و سوودی خۆی هەیە. ئەگەر خودی دانەوێڵەکە و نۆکەکە بیر لێکەینەوە پڕپڕە لە پرۆتین. ئەم پرۆتینە ئەم کالۆریەکە لەم خواردنەیە هەیە وزە و تاقەیەکی زۆر باشەیە بێمان کە بتوانین لە وەرزێکی سەرمایە ئیسفادەیەکی لێ بکەین. جا ڕەنگە ئەم چی لە تۆزێک بەتام و بۆنی ئاشنانە بوو من جاران کەننکم لێ ناچاتری تێکرد هە لە خۆتامینەوە بەس دوای کە خواردم ڕادم خۆی زۆر زۆر خۆشە لە هەندێک ناوچە پێڵێن هەزبێ بۆی لایەن تێک نەچێت بتوانن انشاءالله بەکاری بێنن هەم لەگەڵ شۆربای نیسکە هەم لەگەڵ نۆکە هەم لەگەڵ گەنمە کوتاو ئەتوانرێ بەکار بهێنرە و زۆر زۆریش
کاریگەری باشی هەیە لەسەر جەستە. باش بەس چاترمان کرد با لەوە پرسیارێ بکەم داو دەرمان ئەو دەرمانانی کە بۆمە لە چێشتەکانە لای بەهارات فرۆشەکان هەیە بەڵێ بۆ نمونە بیبەریان هەر شتێکی ترە چ ئیسفادەیەکی هەیە ئەمانە گرنگی هەیە بۆ پاییز و زۆر مهمە زۆر مهمە ئەو کەسانەی بەهارات بەکارنایانن لە وەرزی پاییز و زستانە زۆر سەرکەنە سەری لەبەرەوەی ئەمە ئەم مەسەڵەن با بێنە سەر ئاڵەتی ڕەش ئەگەر بیبەری ڕەش یاخود ئاڵەتی ڕەش لە هەر خواردنێکا بەکار بێنی ئەم بیبەرە ئەبێ بە کلیلی کردنەوەی قفڵی خانەکانی لەش لە خوێنە کە ئەو ڤیتامینی لەو خواردنایە تۆ جەستەت هەڵیمژێ. مەسەڵەن بۆ نمونە باسی نۆکاومان کرد نۆکاو زەردەچەوەی تێکرێ زەردەچەوە مادەی کەرکومینی تایە ئەگەر تۆ بە ئاڵەتەوە بیخۆی ئەو کەرکومینە جەستە ئیسفادەی لێەکە سوودی هەیە بۆ گەدە سوودی هەیە بۆ کێشەی نەزۆکی سوودی هەیە بۆ ئەسخان بۆ سەوفان ئیلتیهاباتی گشتی یعنی کەواتە تۆ توانیت لە ڕێی ئاڵەتەکەەوە مادەی کەرکومینی ناو نۆکاوەکە سوود لێ ببینی بۆ جەستان بەڵێ بە تەکیدی بەهاراتەکان ئەشتێتە بابی و شکراوەکانەوە و زۆریش کاریگەری هەیە لەسەر جەستەمان و سوودی هەیە. باسێک لە میوەکان بکەین میوە زستانیەکان و بە تایبەتیش هەنار لەبەرەوەی کوردستان هەنارێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی لە ناوچەی هەڵەبجەوە کە پایزانی تر ئەوە ناسراوە بۆی کە هەنارێکی خۆشی هەیە سوود و گرنگی هەنارمان بۆ باسکەی لەگەڵ ئەو میوە پیازانی تر کە هەنار زۆر دڵسۆزی مرۆڤایەتیە هەنار ئەمەندەی ڤیتامینتیە ئەمەندەی کاریگەری هەیە ئەمە یعنی لە توێکڵەکەیەوە بیگرە تا ئەوکو ناوەکەی کاریگەری هەیە چۆن با لێرەوە هاوڵاتیان بەم شتە ئاشنا بن کاتێ هەنارتان بەردەستکە و توێکڵەکەی فڕێمەیەن وشکی بکەنەوە هەڵیگرن سوودی ئەم توێکڵە قابیزە واتە ئەو کەسانی تووشی سکشونە بن بە خواردنی توێکلی هەنارکە و شکێکی چاپ کاتە تۆزێ ماستەوە یا کوپی ئاوی گەرمە و بیخواتەوە ڕۆژی سێجار پێشنان بیهارە دوای بکاتە ئاوێکی گەرمەوە بخواتەوە ئەمە کاریگەری هەبوو بۆ سەر بڵین ڕاگررتنی ئیستا سکشون ناهێڵێ باش و ئەو کەسانی کە برینیان هەیە تووشی برینێکە بن بەشە خۆیەک بە حاڵەتێک دەستی قاچی شوێنێکیان ئەبڕێ پاودەری ئەو توێکلی هەنارەی بکەنە سەر زوو ئەگیرسێتەوە و تورتی ئەکاتەوە یەکەگرێتەوە ئەو کەسانی کە ئیلتیاباتی پووکیان هەیە غەرغەرە بە توێکلی هەنارەکە بکەن ئیلتیاباتی پووکەکەش ناهێڵێت و حتا ئەوانەی هەستیاری پووکەکەیان هەیە تەنەک بوونەوە ئەوەش ناهێڵێ و ئەو خانمانی کە ئیلتیهاباتیان هەیە ئیلتیاباتی ژنان ئەگەر لە تەشتێکە ئەم توێکلی هەنارە لە ئاوێکیش لە تێنادان لە نادانیشتن ئیلتیهاباتیان نامێنێ ئەمە بەس توێکڵەکەی جابینە سەر دەنگەکەی دەنکی هەنارەکە باشترین دەرمانە بۆ ئەو کەسانەی بۆ ئەو پیاوانی کەشەی مناڵ نەبوونیان هەیە باشترین دەرمانە بەس باسی شەربەتەکەی کەین بۆ ئەو کەسانەی کە قەبزن خۆی گەورە چۆن خوب بەرگەکەی بۆ کەسێکە بوو کە تووشی سکشون بووە دەنکی هەنار شەربەتەکەی بۆ کەسانی کە قەبزن و پاشترین دەرمانە بۆ پاکردنەوەی خوێن یارمەتی جگەر ئەیە لە خۆپاکردنەوە و یاخود ئەنزیمەکانی جگەر ڕێگەخاتەوە و ڕێخۆڵەکان پاگەکاتەوە زۆر کاریگەری باشی هەیە لەسەر پاکبوونەوەمان و ڕوونبوونەوەی پێست بەس کاکاوڕاست هەر ئێمە بۆ نەوەستاوین هەر ئاوا بخۆین ئەکین بە ڕووبە هەناریش ڕووبە هەنار سوودی هەیە یان بۆ شێوازی کە لە ناوچەکانی کوردستان نابینی ئەویش کاریگەری خۆی هەیە کۆمەکیەکرێت و ڕووبە هەنارێکی زۆر دروستەکرێت ڕووبە هەنارەکە کاریگەری باشی هەیە لەسەر ئاسانکردنی هەرس تۆ کە بە خواردنێکەوە بە تایبەت ئەو خواردانی کە لە ڕۆنا سوور ئەکرێنەوە ئەگەر بۆ خواردنانەوە بیخۆی هەرست ئاسانەکات حتا خودی هەنار خۆشی بە گشتی باسی بکەین چاورێ زیان بەخشەکان لا ئەبات جا بە ڕووبە هەناری بێ یاخود بە هەناریشی خۆی بە هەموو شێوازێک سوودی هەیە بە هەموو شێوازێ خۆی گەورە و نیعمەتە یاینەتی و سوودی خۆی هەیە هیچ میوەیەکی تر هەیە باسی لێ بکەین لە زستانەکانە زۆرمان هەیە ترەیەکێکە لە ئەو نیعمەتانەی کە گوناحە تەواوی مرۆڤایەتی لە بیری کا بۆ یەکسەرکە بەترەی سوودی هەیە دەنکەکەی سوودی هەیە زەیتەکەی سوودی هەیە سرکەکەی سوودی هەیە ئەگەر بینە سەر گشت سوودە گشتیەکانی ئەڵێن هەر کەسێک هەستیاری پێستی هەیە حساسیەتی هەیە مەسەرەن ئەگزیمای هەیە سەدەفی هەیە بیرۆی هەیە با ترێ زۆر بخۆ ئەگەر ترێکەی دەست نەکە و سرکەی ترێ بخۆ
بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە کارگەکانی کوردستان بەردەستە. باش لەبەرەوەی ئەنزیمەکانی جگەر ڕێگەخا و خوێن پاکەکاتەوە چۆری سەر جگەریش لا ئەبات و هەڵگری ڤیتامین ئی ئەی بیەکانە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کەم خوێنن بە مێوژی. ئەو کەسانی کە مێوژە خۆن یارمەتی دەرێکی باشە بۆیان کە ڕێژەی خوێنیان بەرزکاتەوە، هەڵگری ئاسنە، ینی ئایرۆنی زۆر تایە و ڤیتامین سی تایە وتمان ڤیتامین ئی تایە. ئەگەر بە کشمیشیش بخۆی بە هەمان شێوە کەواتە بە مێوژی بە کشمیشی تۆ سوودت لێبینی بۆ کەمی خوێن، کەمی کانزاکان لە لەشە و حتا کێشەی ئۆقمیش. من هەرچی کەسێک پرسیارم لێکا بۆ بابەتی کێشەکانی مناڵ نەبوون یەکسەر ئەڵێم کشمیش مێوش توی وشک ئەمە ئەوە مەجموعەیەک خواردنی پێڵێن کە سوودی لێ ببینێ. باش ئەی زەیتی ناوکی ترێکە بۆچی باشە؟ ئەمە بۆ ئەو کەسانی زەیتی ناوکی ترێ هەر کەسێک پێستی وشکە و ئەگزیمای هەیە هەموو شەوێ پێستی پێچەورەکات. ئەگەر تێکەڵیشی کا لەگەڵ زەیتی شمڵی باشترە. پێستی پێچەورەکات تا بەیانی شێداری ئاەوە بە پێستەکە و ڕێگریەکە لە وشک بوونەوەی و بە خواردنی زەیتی ناوکی ترێکە ڕێگری ئەکا لە توشبوونت، ڕێگری ئەکا ناڵین چارەسەرە، ڕێگریەکە لە توشبوونت یاخود زیادکردنی خانە شێرپەنجەکان لە لەشە. کەواتە بچینە سەر میوەشکراوەکان خۆزنایی تر کە پاییزیە شەوچەرە دەست پێەکە. پاییز بۆ تایبەتمەندە ئەو میوانەی کە وشکەکرێنەوە پێویستە هەموو میوەیەک وشک بکرێتەوە یان دەکرێت هەندێکیان باشتر بن کە ئێمە وشی بکەینەوە و زیاتر گرنگی پێ بدەین لە وەرزانەوە. گرنگ نییە تۆ بە وشکی بخۆی یان بەتەڕی. ئەگەر بەتەڕی بێ ئەم تۆ بە فرێشی دەستت کەوتووە. بەڵێ دەیەکی کەواتە شتێک بە فرێشی دەستت کەوێ. ئێستا بۆ نمونە من و تۆ چ کاتێک سوود لەزەتی تاوامان لە میوەیەکی بازار بینیوە لە چاو میوەیەک لە ناو باخیالێکیتەوە هەموو میوە وشکراوەکانی سەرزەوی کۆکەرەوە تامی یەک پرتەقاڵی تەڕ نایە. کەواتە بە فرێشی خۆی باشترە، خۆشترە و گونجاوترە. بەڵام سایەکێکی وەکوترێ تۆ بە کشمیشی پێویستە پێێتی بە میێژیش پێویستە پێێتی وانە ئەمە حاڵەتێکە بەس گوناحە بەڕاستی مۆست وشکەکرێتەوە، پرتەقاڵ وشکەکرێتەوە. لیمۆ ئاسایی وشکرێتەوە لەبەری تۆ بە تەڕی ناکرێتە چێشتەوە. باشە بۆ سوودی نییە کە ئەوها وشکەکرێتەوە میوەکانی تر بۆ نەباسی مۆز و پرتەقاڵانە هەندێک مادەی خۆی هەیە، هەندێک زەیتی تایبەتی هەیە تۆ لە دەست ئەچێ. مەسەڵەن تۆ ئێستا پرتەقاڵ ئەو شەربەتە ئەو ئاوە ئەو تەڕێکە هەیەی تۆ لەشتی پێ تەڕەکەیتەوە بەس بە وشکی بیخۆی پێویستە بە پەرداخی ئاوە بۆ 2 قاش هێن بخۆی. کەواتە خۆی کاتێککە وشکەکرێتەوە ئاوەکەی ڕوا مادەکان چڕەبنەوە لە ناوخۆیان. بەڵام تۆ سوودی تەڕیەکەیت نەما. ئێمە ئەمانەی لە پاییزا شتێک بخۆین لەشمان تەڕکە بۆ ئەوی قژەڵوەری نەمێنێ، بۆ ئەوی پێستێکی جوانمان باتێ. هەتا باسی ترەکەمان کرد یاخۆت کشمیش بۆ چاو زۆر مهمە. هەندێک کەس هەیە تووشی وشکبوونەوەی چاوە بێت. ناکرێتەوە لە زستان و لە پاییزا دایمە خەریکی تەڕکردنی چاوی بێت و دەم و چاو بشوە. پێویستە تۆ بەدیلی ئەوە ئەو خواردنەوەیەکی زۆر میوە تەڕەکان بخۆیت. کاک هاوڕاز باسمان لەو بابەتانە کرد، بەڵام شتێکی تر هەیە ئێمە میوەکانەکەین بە مرەبا. مرەباش ڕێژێکی زۆر شەکریتیایە. کردنی میوەکان بە مرەبا سوودی هەیە بەس خۆشەوتەوە، یعنی هیچ سوودێکی نییە؟ هیچ تۆ شەکرەتێکرد تەنها لەزەتت بۆ پیا کرد. هەجاها فێر بووین بە گوێز و بە شتانەوەی خۆی سەریکە هەر شتێک لەو زەمەنەوەی کەیتر مرۆڤاتی دوای ڕەنگی خواردن کەوت، دوای تامی خواردن کەوت، سوودەکانی لەدەستدا خواردن. تۆ مرەبایەک دروستەکەی مەسەڵەن بڵین 5 کیلۆ هەنجیرە، هەنجیرێک لە قورئانە ناوی هاتبێت و ئەو هەموو کاریگەریە باشەی هەبێت، ئەوەنە سوودی هەیە لەسەر ڕێخۆڵەکانمان، لەسەر مێشکمان، لەسەر دەروونمان. تۆ بێ بۆ ئەمە 9 کیلۆ شەکریتەیەکەیت ئەوێ سوودەکەی لەکوێ ئاوێت؟ بە تەئکید سوودی نییە، تەنها خۆشە. کاک هاوڕاز چرەساتەکانیشمان هەیە، بادەمە، گوێزە، گازووە، ئیتر بایامە زۆرمان هەیە و زۆریش خەڵک ئەیخوا، ئەنی هەیە ڕێژێکی خۆی زۆرتیایە هەیە بەشەوە ئەیخوایە بە ڕۆژای خوا و گرنگیکی زیاتری پێدرێت لە وەرزەکانی زستانە با بڵێ. باسێک لە چرەساتەکان بکەی بەعام.
بەگشتی بڵین لە بستەیە بایامە گوێزە گازۆیە ئەوەیە هەر هەمووی ئەگەر بکرێ بە برژاوی بێ خوێ پێوە نەبێ یا بە کاڵی بێ سوودەکەی لە 160 زیاترە لە 170 زیاترە لەوەی کاتێک کە ئەبرژێت و خوێ پێواکرێت ئەمە بەگشتی خۆی وایە بەڵام بە برژاوی سووتی خۆی لەدەست نایەوە بۆ نمونە باسی ناوکی کولەکە بکەین ئەگەر ناوکی کولەکە یەکێک پرۆستاتی هەبێت و بە کاڵی ناوکە کولەکەکە مشت هەموو بەیانێک کەستێ مشتێ بخۆ ئێوارش بیخوا بە دڵنیاییەوە کاریگەری زۆر زۆر باش و ئەرێنی ئەبێ لەسەر زووتر و زووتر چاکبوونەوەی پرۆستاتەکەی و ئەو کەسانی کرمی ڕیخۆڵیان هەیە بە هەمان شێوە توانن سوودی لێ ببینن ناوکی کولەکەکە ئەو کەسانی کە چاوریەکانیان زۆرە چاوری زیان بەخش لە لەشیانە زۆرە LDL زۆرە لە لەشیانە با پەنابەرنە بەر خواردنی بایام و گوێز ئەمە زۆر زۆر باشە ئەو کەسانی ئەیانەی کێشی لەشیان داگرن با ژەمێک خواردنەکەیان بکەن بە چەرەس و بە تایبەت گازۆ ئەمە یارمەتی دەرێکی باشە هەم پرۆتینی ئااتێ هەم تاقی ئااتێ هەم موزەی ئااتێ و چاوریەکەشی ئەو چاورێنێک کە زیان بەخش بێت لە ناو کووردا لە ناو شەڕەساتەکانە گوڵۆڤۆڕۆژەوەی تر پاشایە و زۆر زۆرە خوڕێت باسێکی گوڵۆڤۆڕۆژەمان بۆ بکەی بۆ شازی کە خوڕێت تەندروستە خۆی گوڵۆڤۆڕۆژەش هەڵگری کۆمەڵی ڤیتامینی باشە بەڵام بۆ شێوازی کە ئەخورێت نەخێر بە تاکید زیانی هەیە ئەم شەو خۆم زەیتی گوڵۆڤۆڕۆژەم گرتووە بۆ خۆم بۆ ماڵی خۆم کا بۆ چێژ بەکاری بێنێ بڕاتان بێت زەیتەکە ڕێکتامی گوڵۆڤۆڕۆژەکە ئایاکای خۆی یعنی ئەگەر تۆ بڵێ سوودێکی یەکجار زۆری هەیە خۆی بەڵام ئەو شێوازەی کە ئێمای خۆین برژاوە بەخوێوەیە شەوێک بانیشی قاپێکی ئەمەنە ئەخۆی بەدەم گوڵۆڤۆڕۆژەکە چایەکی شیرینە خۆی بەدەم گوڵۆڤۆڕۆژەکە پارچە شیرینیەکە خۆی دڵنیا بە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر ئەو کەسانەی غازاتیان زۆرە بە گوڵۆڤۆڕۆژە زیاکە بابێن تاقی بکەنەوە دوایش بۆ ئێمە بنووسن وایە نا هەر شەوێک هەر کەسێک گوڵۆڤۆڕۆژەی خوارد بەیانی دڵنیا بێ لەوەی غازاتی زیاترە لە ڕۆژی پێشتر و ئەو کەسانی کە زۆر پێستیان چەورە بە سەر پشت و شان و ملیان دەموچاویان بە دڵنیاییەوە بە خواردنی گوڵۆڤۆڕۆژە یاخود بیپسی وچی زۆر دڵنیاتانەکەمەوە زیاکات لەبەرەوە کەمتر بخورێ باشترە کاک هاوڕاز ئەمە بکەمە کۆتا پرسیارەگەر دەرفەت هەبێ باسێک لە ئەو بکەین ئێستا ئێمە کاچینە گۆڕانکاری وەرزەکانەوە هەمیشە پەتای وەرزی هەیە مەناعمان زۆر دابازێ من خۆم هەر ئەم پایزە تر بە قورگێشەوە گرتومە هەر ئەوە بۆ بەعادەت لێم باسێکمان لێ بۆ بکەی کە ئەو خواردنانە چینکە مەناعی ئێمە بەهێزەکە و ئەمان پارێزە لە پەتاوەرزیەکە بۆ پەتای وەرزی بۆ کەسانی تووشی هەڵامەتە بن ئەو کەسانی تووشی هەوکردنی گیرفانەکانی لووت و سەرسنگ و قورگە بن من لێرەوە ڕێنماییانەکەم بە چەند شێوازێک خۆیان ڕزگار بکەن لەو نەخۆشیە یەکێک لەوانە تێگەڵکردنی گەڵای کالیپتۆس بە گەڵای قەڵەمتۆزیشی پێڵێن جا بۆ وشکی بیا بەتەڕی کێشە نییە لە 170 گەڵای قەڵەمتۆزەکە بێ لە 130 جاترە ئەیکەنە ناو منجەڵێکەوە ئەیکوڵن و خاولێک بن بە سەریانە بەلوتەڵی مژن بەدەم فووی لێ بکەنەوە ڕێڕەوی بۆ لووت و قورگ و سنگ پاکاتەوە و لە کاتی کۆرۆناکەشە خەڵکێکی زۆر من خۆمێکێک نوانی سوودم لێبینی ئەمە یەک و جیاکمان هەیە گەڵاکەیمان هەیە گوڵەکەیمان هەیە پێڵێن گۆزروان یاخود گاوزبان ئەمە بە شێوەی چا بخورێ بەو شکراوی بەڵێ لای ئەتارەکان هەیە بەو شکراوی بخورێ کاریگەری زۆر باشی هەیە لەسەر پەڕاندنی پەتا و تێکەڵکردنی شەربەتی پرتەقاڵ و شیر بۆ کۆکە و ئیزعاجبوونی کۆکە زۆر باشە و پاشای هەمووشیان بۆی بەرگریەکی زۆر باشی جەستە هەبێ زەیتی ڕەشکەیە یاخود ڕەشکەکەیە لە ئەمڕۆ ئێمە هەموو ڕۆژێک بیخۆین هەموو ڕۆژێک تۆ بیخۆ زستان پاییز بەهێزتر و پتەوترەبی بەڵام خەڵکانێک هەن شەربەتێکە گرنەوە لە ماڵەوە ئەمەش کاریگەری خۆی هەیە ئەم شەربەتە بریتە لە لیمۆ زەنجەفیل دارچین هەنگوین هەموو ڕۆژەیەک پیاڵاش لەمە بخۆیتەوە ئەوە تۆ کەسێکیت کە مستحیلە زۆر مستحیلە نەخۆشکەویت مناعەیەکی باشتر بۆ هەتاوەرزیەکان ئەڵێم نەخۆشکەوی بەڵێ
کاکاوڕاز دەوڵەمەندت کردین بە زانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان وێ دەکەم کە بینەرانی شتاریبێتیان بە تەواوەتی سود لەو زانیاریان بەڕاست ببینن سپاس بۆ بەڕێز هاوڕاست قادر و تەبێژی کۆمەڵی ڕۆکناسان سپاس بۆ